ملي گلباغ روشا پنابری ایکوش جی ایرانی روجلاتی کردستانی بر به اوروپا و دیچه دیاره کو زیاده تر بویه او جی گریدای روشا ایرانی ده دما داویده گوتیشیان ده. بله لکاتک او شرش سرتاسری لیران دستی پکر بتایبتی لما وکانی رابردوش ده بهی باروگذرانی خلق و گماروانی که لسر ایران بو باردوخی آبوری خراب بوا هم لبر باردوخی سیاسی شو بتایبتی جماره کی زوری پنابری کردی روشلاتی کردستان و ایران شونه تدره ولی مثلا کیتی اروپا بریاری کی نوی در کردو بوی که زورترین رژه پنابری ایرانی ورد بگریت میوانک من لگال دبیت لا اصلوا برز دیاکو مرادی چالاکانی سیاسی لا ما في مروف لا اصلو لگال من دبیت. سلاف بوده که دیاکو دست به که ده خوازم بزنم راست یعنی کارگریه شورشاشنی ل کمار اسلامی ایرانی تایبتی یا جینا چی بود سر روشا پنابری و قبول کردن پنابرانجی ل اروپایی؟ بله پیشکی سلاو لخدمت ایوا و بینرانی عزیز هر وزوری ایوا آماجو بکروها و کاتی ل راپورتک ده هبو لسر وضعیتی بارودوخی که با بگشتی لباری سیاسی و کمار اسلامی ایران سیستم حاکمیت توشی قیرانی کی گوره هاتو للاین خلق و للاین دانشتوانی جغرافیای سیاسی ایران و بشک رژی او وضعیتا و داوای پنابری ئێزگار بەرز بۆتەوە هەرو زۆرە ئێوە لە راپۆرتەکەتان ئاماژە پێکرد دەگەڕێتەوە زیاتر دیارە دەنێ و راپۆرتەکەدا بەگشتی بە زۆر ڕاستەوخۆ ئاماژەی نەکردو کە هۆکاری بەرزبوونەوەی ئاستی پەنابەری بەسەر هۆکارێکیە بەڵام تەواوی بەدواداچوون و مۆنیتۆرینگی وەزعیەتی سیاسی و ئەو هەلوو مەرزی کە لە جوغرافیای سیاسی ئێراندا هەیە نیشان دەدات کە مەسەلەی سەرکوتکردن زیندان ئەشکەنجە و سەروی دەیان بە مۆرد یا بابەتەیە کە مەسەلەی لە سێدارەدان و هاوکاتیش بەرزبوونەوەی ئاستی ڕێژەی لە سێدارەدانەکان کە بە هەر هۆکارگەلێک بێت بەڵام زیاتر وەکو مەسەلەیەکی ئەمنیەتی و سیاسی دێتە ئەنجامدان گشتی لەو ساختارەدا دەبێتە هۆی ئەو شتێکە ئەم ڕۆکانە دەنێ ئەو راپۆرتەدا ئاماژی پێکە ئەم ڕێژەیە بەرەو بەرز باشە بەڕێز مورادی جگەلەوەی کە بارودۆخی ناوخۆیێران دیارە و ئەو سەرکوت و هەڵاتنانەی کە وەکو کۆچی ناچاری باسی لێوە دەکرێت لە ئێران لە ماوەی ڕابردوودا زیاتر بۆ بەڵام یەکێتی ئەوروپای ئەمە سیاسەتێک نییە بەرامبەر بە وڵاتانی دیکە بەکاری دێهێنێت بۆ نمونە ئەگەر لە بەریتانیا بڕیار دەدرێت پەنابەران بنێرنێنە ڕۆواندا کە ئێستا لە ئەندامی یەکێتی ئەوروپا نەماوە یەکێتی ئەوروپا وەکو سیاسەتێک بەکار بێنێت بەڵام لەولاوە پەنابەران ببنە قوربانی ئەم سیاسەتانە ئایا دەبکرێت پشت بەو ئامار و راپۆرتانە ببەسرێت بە دڵنیاییەوە؟ بێشک بەپێی ئەو راپۆرتانە کە دەدرێتن و ئەو پەیوەندیەی سەبارەت بەو گرێبەست و کۆماسیۆنانە کە هەیە بە تایبەتی مەسەلەن گرێبەستی شینگەن یا ئەو گرێبەستانێکی کە وەکو مەسەلەی کۆماسیۆنی ژنێو لە ساڵی 1950ەوە دێتە هاتوتە کایەکردن بۆ مەسەلەی داکۆکیکردن لە مافی پەنابەران یا بەقەول بەسەر شتێک پاراستنی گیانی ئەو کەسانی کە تووشی مەترسی دەبن ینی مەزبور بەوە دەبن کە خاک و زێدی خۆیان بەجێ هێڵن بۆەوەی کە گیانیان لە مەترسی دەرباز بکەن و بێشک دەکرێتن کە ئێمە بەقەول بە متمانەوە چاو لەو ڕێژە و ئامارانە بکەین و ئەوان بەرپرسیارن سەبارەت بەوەی کە کۆمەڵگای خۆیان ئاگاداری وەزعیەت و بارودۆخەکان بکەن کە چۆنی تا ئێستا مامەلەیان کردو لەگەڵ مەسەلەی پەنابەران و کۆچبەران و ئەو کەسان جانیان دەمەترسی کەوت. باشە بەڕێز مورادیە هیچ پۆلن بەندێکی دیاری کراوە بۆ وەرگرتنی ئەو پەنابەرانە هەیە کە ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکەن بە تایبەتی ئەو کوچالاکانی مافی مرۆڤ هیچ لێک کۆڵینەوەیەکتان سەبارەت بەم راپۆرتانە کردووە تا چەندە دەتوانێت پشتی پێ ببەسرێت بەپێی چه پێوەرێک پەنابەری زیاتر بۆ نمونە وڵاتانی ئەوروپا لە ئێران و ڕۆژهەڵاتەوە وەردەگرن؟ پێوەرەکان دەگەڵێت ئەوەی کە ئاماژەم کرد لە خزمەتانە مەسەلەی کۆنوانسیۆنی ژنێو لە 1950ەوە لەسەر مەسەلەی پەنابەر دێتن واتا دەکاتەوە پەنابەر چ کەسێکە کە بۆچی ناتوانێت لە زێد و خاک و نیشتمانی خۆیان بژی چونکە گیانی دەمەترسی دەکەوێت حتا ئازادەکانی دەمەترسی دەکەوێت و هەر کاتێکە ئەم وڵاتانە بۆیان
بە سبوت بگات ئیسپات بگاتن کە ئەو کەسایە ئەو کەسانە جوانە ناوە دەمەترسی کەوتو حتا چەمکی ئازادەکانە دەمەترسی کەوتۆ دەڕۆنەوە ژێر یاسای مەسەلەی کۆنوانسیۆنی ژنێڤەوە کە بەرپرسیارن سەبارەت بەوەی کە ئەو کۆنوانسیۆنە تۆمارکراوە ئەوان بێن پاڵپشتی لە مافی ئەو کەسانە بکەن بەڵام بەخۆی پاراستنی زانیاریەکانی تاکە کەسی یەکێتی ئەوروپا یا هەر کەم لە ناوەندی کۆچ و کۆچبەران یا وەزارەتی کۆچ و کۆچبەران ناتوانێت پۆلەمبەندیەکان بە شێوەی زۆر ڕاستەوخۆ و ئاشکرا پۆلێنبەندی بکاتن و بە هۆکارەکان دەوێتدا ئاماژە پێ بکات بەڵام بەگشتی سەبارەت بۆ وەزیەتەیدا کە هەیە و هاوکاتی مەسەلەی ڕۆژهەڵات لە جوغرافیای سیاسی ئێرانەوە و ئەو دۆسیە و ئەو وەزیەتی کە هاتووەتە پێشێەوە هەمووی سەبت کراوە و بەڵگەمەند کراوە یەکێک لەو هۆکارە گرنگانە دەبێتن کە سەبارەت بۆ بارودۆخە ڕێژەکە هەم دەڕات سەرێ هەم لە یەکەم چاوپێکەوتن یا لە سەرەتای پرۆسەی بەخەول داواکاری پەناخوازی وەڵامیان پێدەدرێتەوە و پاڵپشتیان دەکەن. سپاس بۆتە کەکێ دیاکۆ مرادی چالاکبانێ مافی مرۆڤ ئۆسلۆ یا نۆروێچێ لەگەڵ